رانی ئەو چوار کەسەی کە لە کەرکووک کوژراون و هەروەها کرێککاری کۆمپانیای نەوتی باکوورن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمەن لای ئۆژین جۆلا ئۆژین سڵاوت لێبێ چوار تەرمینە ناسرا و دۆزراونەتەوە کە زانیاری زیاتر لەبارەی ئەو چوار تەرمۆ چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوەش بەڵێ ئێستا من لە گەڕی شەعرۆبێ شاری کەرکووکم کاتژمێر 9 بەیانی چەند چەکدارێکی نەناسرا و دەستێژی گولیان لە پاسێکی جۆری هۆندا کردووە کە 7 کەسی تیا بوو بە پێی زانیاریەکانی ئێمە دوان لەوانە کوژراون دوان ئەوەی ناو پاسەکان بوون دوان کوژراون دوانیش بریندارن دوو ئافرەتی تێبووە ئەو دوو ئافرەتە هەڵاتون منداڵێکیان پێ بوو ئەو منداڵانە ئەو منداڵ یەکی لە فەرمانبەرەکانی ناو پاسەکە بوونە بەڵێ بە پێی زانیاریەکانی ئێمە سەرجەمی ئەوەی ناو پاسەکە بوون فەرمانبەرانی کۆمپانیای نەوتی باکوور بوونە یەکێک لەوانەش کە بریندارە ئێستا بەرپرسێکی کۆمپانیای نەوتی باکوورە بەڵێ تا ئێستا بەڵێ کاتژمێر 9 بەیانی ئەمڕۆ داوە بۆ بەڵام پۆلیس ڕێگری لە ڕاگەندەکان کرد کە تەختی خەبەرەکە بکەن و نەیان هێش کەس تەسویر بکە بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ ئۆژین جۆلا لە کەرکووک سپاس بۆ زانیاریەکانن بەڵێ